بەناوی خوای بەخشندەی میهرەبان بینەرانی عزیز و خۆشەویست سڵاوێکی گەرمتان لێبێ بەر لە دەستپێکی بەرنامەکەم بە شعرێک یا سەڵاواتنامەیەکی مەولەوی تاوگۆزی دەست پێ دەکەم ڕەحمەتی خوای لێبێ کە دەفەرمێ هەورەکەی ڕەحمەت ڕووی سەمای کەرەم سەلات و سەلام کەیکەم ئیستەکەم بێرێ و بڕێژێ و بداوە هەمدا وە سەر مەزرعەی ڕوحی خاتەمدا سەرواز کا سەرا و هەر شەتاودا وە سەر سەوزەی پاک ئال و ئەسحاودا سپاس و ستایشێکی بێپایان بۆ خوای گەورە لەسەر تەواوی بەخشەکانی لە پێشی هەمویانەوە بەخشی ئیمان و بەخشی ئەوەش کە بە ئومەتی پێغەمبەری خوای صلی الله علیه وسلم ئەژمار کردوین درود و سڵاوات و میهرەبانیەکی زۆری خوا ئەخوازین بۆ گیانی پاکی ڕێبەری سالار و ڕێنیشاندەری دنیا و قیامەتمان محەممەدی کوڕی عەبدوڵڵاه صلى الله عليه وسلم و بۆ سەریار و یاوەران و شوێنکەوتوانی تا ڕۆژی قیامەت خوای گەورە ئەو شەرەفەمان پێ ببەخشێ کە شوێنکەوتوویەکی ڕاساڵ و دڵسۆز و ڕاستگۆی پێغەمبەری خوا بین صلى الله عليه وسلم حرمەت و ڕێز و سڵاو و خۆشەویستیشم بۆ ئێوە لەم ڕۆژە پیرۆزەی هەینیدا هەیە بە ئومێدیەوەی خوای گەورە بەرەکەت و فەڕ و میهرەبانی هەینی بکاتە بەشی ئێمەش و ئێوەش لەم ئەڵقەی بەرنامەی بە فەرق قسە دەکەین لەسەر ڕۆڵ و پێگە و کاریگەری مزگەوت لە کۆمەڵگەدا و ئاینی پیرۆزی ئیسلام چ گرنگیەکی بەوەداوە کە مزگەوت یەکێک بێت لە سیما و لە مۆرکەکانی هەر کۆمەڵگەیەک کەوا خۆیان بە موسڵمان و بە شوێنکەوتی ئیسلام بزانن بۆ مەبەستە لەگەڵ میوانەکەم زۆر بەڕێز جەنابی مامۆستا مەلا ڕزگار بێراوەیی زانای ئاینی پێکەوە باز لە پێگە و ڕۆڵ و ئەرکی مزگەوت دەکەین لە کۆمەڵگە و بەتایبەت لە کۆمەڵگەی خۆمانە جەنابی مامۆستا زۆر سپاس دەکەم خوای گەورە پاداشت بداتەوە ئینشاءڵڵا. سلام دیارن گۆژ بەخێر بێنێ. مامۆستاوە گەزانین یەکێک لە هەنگاو پیرۆزەکانی پێغەمبەری پێشەوامان صلی الله علیه وسلم کە پێش ئەوەش بگاتە مەدینە لە سەرڕێیان مزگەوتێک دروست دەکات کە ئەگاتە مەدینە مزگەوتێکی تر بۆ موسڵمانان دروست دەکات و لە ناویشیان کۆمەڵێ بواری کۆمەڵایەتی و سەربازی و حتا فێرکردنی موسڵمانانیشی تیا خۆی ئەبینێتەوە مەبەستمەوەی ئەم گرنگی و فەزڵ و حكمة تشيل لما مزقود دراوة لآيني بيروزي إسلاما. الحمد لله رب العالمين وصلى الله وسلم على سيدنا ونبينا محمد وعلى آله وصحبه أجمعين. صلاة ولنقول بنراني خوشويستيش بهواء ويخواي ورا سبحانه وتعالى همولاك سلامة وساغ بك إن شاء الله وبركة خوي بسرمان دابر رجد. هلبت لبو جياندني كتاب يامي خواي ورا سبحانه وتعالى كبسر بيغمبر عليه الصلاة والسلام دابزي تاکە شوێنێک بۆ بڵاوکردنەوەی ئەو نورەتەیدا پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام لە مەدینەدا کە بە فعلی دەستی پێ ئەکا ئینطلاق ئەکا لە مزگەوت قورئان زۆر بە وردی ئەو لایەنەمان لە بۆ باس ئەکات ئەویش ئەوەیە کە ذاتی ئەڵڵا سوبحانەه وتەعالە کاتێک کە باسی قورئان ئەکات ئەفەرمێ وأنزلنا إليكم نورا مبينا كقرآن بواتاي نور روناتشيا كباسي بيغمبركي أكا صلى الله عليه وسلم أفرمي قد جاءكم من الله نور وبيغمبريش عليه الصلاة والسلام نورك للايان ذاتي الله سبحانه وتعالى دابزاندني قرآن كنورا بسر نورك كبيغمبر عليه الصلاة والسلام بواسطة جبريل عليه السلام كبيغمبر فرمي خلقت الملائكة من نور ملائكتيش لنور خلق كرايا أوانا هموي للاين شيء ولا لاين خداي كخوي وصف أكا أفرمي الله نور السماوات والأرض كواتا نورك كقرآن للاين نورك وكذاتي الله سبحانه وتعالى بسر نورك وكبيغمبر عليه الصلاة والسلام بواسطي نورك كجبريل عليه السلام دا أبزيت السرزوي بلام شويني أو نورا خواهي قول سبحانه وتعالى لسوري النور لدواي آيتي النور الله نور السماوات والأرض أفرمي في بيوت أذن الله أن ترفع ويذكر فيها اسمه يسبح له فيها بالغدو والآصال رجال لا تلهيهم تجارة ولا بيع عن ذكر الله وإقام الصلاة وإيتاء الزكاة يخافون يوما تتقلب فيه القلوب والأبصار أو آيات أو من بي الله شويني همو أو نور روناتشيا لمالانك كخواي سبحانه وتعالى إذن أدا
بە بەرزکردنەوەی و بەوەی کە ناوی ذاتی ئەڵڵا بێ سوبحانەه وتەعالا. بۆیە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام کە یەکەم کاری لە مەدینەدا دەست بە دروستکردنی مزگەوت ئەکا بۆ ئەوەی هەموو ئەو نور و ڕووناچیە بە مرۆڤایەتی ببەخشی، بۆ ئەوەی عەقڵیان، دڵیان، ژیانیان، گوزەرانیان، هەڵس و کەوتیان، مامەڵەیان هەر هەمویان پڕکا لە نور و لە ڕووناچی بۆ ئەوەی لە تاریکایی ژیان ڕێگا ڕاست و دروستی خۆیان ببینن. بۆیە مزگەوت ئەوە ئەهەمیەت و گرنجەکەیتی کە خوای گەورە سوبحانەه وتەعالا لەسەر زەوی ئیزن ئەدا بە بنیادنانی. بۆیە لەو ئاەتە کە خوای گەورە سوبحانەه وتەعالا ئەفەرمێ فی بیوتین ئەذین الله، ئیذنەکە بە دوو شتە، یەکیان ڕەفعی ذکری ناوی خوا سوبحانەه وتەعالا کە ڕۆژانە 5,000 بانجی ئەڵڵاه ئەکبەر و تەوحید و یەکتاپەرستی بە گوێی مرۆڤایەتیدا ئەدرێت و بە بوونەوەردا ئەدرێ. دووەمیان ئەوەیە کە کەسانێک وەڵامگۆی ئەو بانگەن کە یوسەبح له فیها بالغدو والآصال. بۆیە هەر مزگەوتێک لەسەر زەوی بنیاد نرایە ئیلا بە ئیزنی خوایە سوبحانەه وتەعالا. بۆیە لەسەر زەوی دوو شێواز لە بنیادنانی مزگەوتمان هەیە. یەکیان ئەوەی کە خوای گەورە سوبحانەه وتەعالا شوێنەکەی دیار ئەکا کەمەکەی ئەفەرمێ وئیذ بەوەئنا لئیبراهیمە مەکانە البەیت کە مەسجدی حەرامە. خوای گەورە سوبحانەه وتەعالا ئەیکات بە مزگەوت، بەڵام باقی مزگەوتەکانی دیکەی سەرزەوی بە ئیرادەی مرۆڤەکانە کە ئەکرێنە سەرزەوی. بۆیە هەر هەموو مزگەوتەکانی سەرزەوی کە بە ئیرادەی مرۆڤەکان دروست ئەکرێن ڕوو ئەکەنە مزگەوتێک کە بە ئیرادەی خوا سوبحانەه وتەعالا دروست کرایە. بۆیە جگە لەو مانە ظاهیرەی کە ئەیبینین مانای ئیذعان و گوێڕایەلی کردنیشمان هەیە، حتا لە دروستکردنی مزگەوتەکانمان هەموو ئەو مزگەوتانەی بە ئیرادەی مرۆڤەکان دروست ئەکرێن ئەبی ئیلا ڕوویان لەو مەسجد الحەرامە بی کە بە ئیرادەی خوا سوبحانەه وتەعالا بنیاد ئەندرێ. و نەشرکردنی ئەو پەیام و ڕیسالە و نوڕەیە کە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام بەجێی مرۆڤایەتی دا. با بپرسم ڕۆڵ و ئەرکی مزگەوت لە کۆمەڵگەیە چێ؟ لەوە چێ زۆر جار خەڵکێک بڵێ من ناچمە مزگەوت و لە ژیانمان نوێژێکم نەکردو، پێویستم بە مزگەوت نەبووە و بەڵام بۆ منە بنکەیەکی تەندروستی، بنکەیەکی فێرکردن، بنکەیەکی ئاکرکوژێنەوە موسڵمان و ناموسڵمان پێویستمان پێ ئەبێ. ڕۆڵ و کاریگەری مزگەوت تەنها بۆ موسڵمانە و بۆ پەیوەندی نێوان بەندە و خوایە، یا بۆ منە ڕۆڵی تریشی هەیە بۆ دنیا و بۆ کۆمەڵگە؟ ئێمە لە ڕووی ژیاندا ئەگەر زۆر وربینەوە سێ عیلاقە و پەیوەندی زۆر گرنگمان هەیە. ئەویش پەیوەندی و عیلاقەی مرۆڤ لەگەر خوا سوبحانەه وتەعالا، عیلاقە و پەیوەندی مرۆڤەکان لەگەر مرۆڤەکان، و عیلاقە و پەیوەندی مرۆڤ لەگەر ئەو ژینگە و دار و بەردەیکەوە لەگەری ئەژێت. بۆیە هەر سێک هەبوونی پێیدا تێیدا یەک حەزارە و شارستانیەتێکی زۆر گەورە دروست ئەکا. بە ئەندازەی نەمانی یان کەسبوونی ئەو عیلاقەتانە حەزارەت و شارستانیەکە کەم ئەبیتەوە. بۆیە ئەوەی کە پەیامی مزگەوت ئەیدا و لە مزگەوت بەجێی مرۆڤایەتی ئەیدا لە بۆ مسلمان و غەیرە مسلمان، یەکەم عیلاقە تۆکمە ئەکا لە پەیوەندی مرۆڤ لەگەر خوا سوبحانەه وتەعالا. لە پاشان لەو مزگەوتەوە کاتێک کە مرۆڤەکە هاموشۆی ئەکا و دێو ئەڕوا چ بە نوێژ ئەنجامدانی کە گوێی لە ئاەتەکانی خوای گەورە ئەبی لە ناو نوێژدا کە ئەخوێندرێتەوە، یاخود لە وتاری هەینی کاتێک کە ئاەتەکانی خوای گەورە سوبحانەه وتەعالا و حەدیثەکانی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام ڕافە ئەکرێ و تەفسیر ئەکرێ بە گوێی مرۆڤەکاندا، چمان پێ ئەڵێ؟ پێمان ئەڵێ بۆ ئەوەی مرۆڤەکان مسلمانەکانی کە دێنە ناو مزگەوت لەگەر مسلمان و غەیرە مسلمان عیلاقە و پەیوەندیەکی دروست، ئەوەی کە خوای گەورە سوبحانەه وتەعالا ئەمری پێ ئەکا، نەک تەنها لەگەر مرۆڤەکان بەڵکو مرۆڤەکان لەگەر ژینگە و دار و بەردیش عیلاقەیەکی دروست بکەن. بۆیە مزگەوت کە ئەو پەیامە ئەدات ئێوێ حەزارەت و شارستانیەتێک لە ناو مرۆڤایەتی دروست بکە بەڕاستکردنەوەی تەسەووڕ و بیر و هۆشیان، بەڕاستکردنەوەی ئەخلاق و ڕەوشتیان، بە پاکردنەوەی ڕوح و دڵ و دەرونیان. ئەوە مزگەوت ئەو ڕۆڵە ئەبینی بۆ ئەوەی مرۆڤێکی ساغ و دروست لە ناو مجتەمەعێک دروستکە و مجتەمەعێکی ساغ و دروستیش لە ناو مجتەمەع لە ناو خۆیدا دروستکە بۆ ئەوی بتوانن لەگەر غەیرە مسلمانیش بەڕاست و دروستی و بە مانای دروستەوە بژێن. ئەوە گرنجەکەیتی کە ئەگەر کەسێک لە هاموشۆکردنی مزگەوتەوە دوور بیت، بە ئەندازەی دووری دوور ئەبیت لە ڕاستکردنەوەی فکر و بیر و بۆچوونی، لە پاکردنەوەی دڵ و دەرونی، لە تۆکمەکردنی ئەخلاق و ڕەوشتی کە لە ناو مجتەمەعدا ڕەنگ ئەداتەوە. زۆر باش مامۆستا، زۆر جار ئێمە گلەی ئەوە لە دەسەڵات و لایەنە پەیوەندیدارەکانەکەین کە مزگەوتیان کۆت کردووە و نایڵن بە ڕۆڵی خۆی ئەستێ. بەڵام هەر لە ناو مزگەوتیشدا بۆ منە زۆر جار مامە حاجیەک کە تەلەبەیەک دێت و دەچێت سعیەکە مۆڕەیەکی لێەکە، یان بەونە مناڵ
کە دێ بە بەر ریزەکانی وێژا پێەکەنێ و یاری و مەزاقی خۆیەکە لە کاتێکا لە سیرەی پێغەمبەری پێشەوامانە صلی الله عليه وسلم ئەم شتانە هەر هەبوون. ینی عایشەخانە فەرمێ من لەسەر شانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم سەری نێو مزگەوتمە کرد کە کۆمەڵێ حەبەشی ڕەمبازی و ینی جۆرێ لە وەرزشیانە کرد. حەسەن و حوسەین هاتوون یاریان کردو لەسەر پشتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ماونەتەوە تا ئەوان دابەزیون. هەر لە ناو مزگەوت تا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کۆڕی زیکر خوێندن یا فێرکردنی سەحابەکانیە بۆ بۆچی باواز لەلایەنی دەرەوە بێنین، بۆچی خۆشمان هەوڵە دەین جۆرێ لە بێڕۆڵکردنی مزگەوت دەبێت گەنجێک یا مناڵێک یا کەسێک دێ لێرە بیاوێ بۆ منە توانایەکی خۆی تاقی بکاتەوە، ئێمە بە جۆری لە جۆرەکان لەوە چێ لی قبول نەکەین یا حەز نەکەین ئەم گەنجە ئەم مناڵە بێن لە ناو مزگەوت تا خۆیان ببینەوە. بەخۆی ئەستی تێگەیشتنەکە حقەتەن هەڵەیە بەو شێوازەوە ئەبی هەوڵ بدرێت بۆ ئەوەی ئەو تێگەیشتنە ڕاست بکرێتەوە بەوەی کە مزگەوت بنیاد ئەکرێەوە دروست ئەکرێ بۆ ئەوەی مرۆڤەکان بتوان و بە تایبەتیش مسلمانان لە هەموو لایەنەکانی ژیانیانەوە بتوانن سود لەو مزگەوتە بین بە تایبەتیش لەو گەڕەکەی کە تێیدا دروست ئەکرێ. زۆر جار شتێکمان جێلێ ئەبی ئەویش ئەوەیە ئەڵێن مزگەوت گەلک زۆرە کە بنیاد ئەندرێ. ئەو قسە دوێ دوای لەگەر ئەو واقعە ڕەبتی کەینەوە کە جەنابەت باسی کرد. بۆ خۆی مزگەوتەکان زۆر نین، هەڵبەتە بگرە کەمیشە. لەبەرەوەی ئێمە لە هەموو فقی ئیسلامی کاتێک کە تەمەشا ئەکەین جامعمان هەیە، ئەو مزگەوتەیە کە وتاری هەینی تێدا ئەخوێنرێتەوە، مەسجید و مزگەوتێکمان هەیە کە تەنها نوێژەکانی تێدا ئەنجام ئەدرێ. مەسجید و مزگەوت کە تەنها نوێژەکانی تێدا ئەنجام ئەدرێ پێویستە لە هەر هەموو گەڕەچێک، نەک گەڕێک بە واتای ئەوەی یعنی یەک گەڕێک دەستنیشان بکەی بە چەندەها هەزار ماڵ پێک هاتبینە، یەک بڕێن فەرع یان گەڕەچێک کە لەوانەیە لە 20 ماڵ پێک هاتیبی، ئەو گەڕەکە ئەگەر دەخانی لەوبەر دەخانی لەو بەری تێدابی پێویستە یەکیان مزگەوت بی لۆ ئەو 19 ماڵێکەوە هەیە بۆی بتوان لەگەر یەکتر هەموو شۆ بکەن لەناو ئەو مزگەوتەدا. بە هەمان شێوە گەڕەکی دواوە و گەڕەکی دواوە ئەوانە مەرزنیە خودبەیان تێدا بکرێ، بەڵام ڕۆژانە 5000 خەڵکی ئەو گەڕەکە یەکتر ئەبین و ئەتوانن بیکەنە بەدیلی دیوەخانی ماڵەکانیان ئەو کاتێک کە مناسباتیان تێدا دروست ئەبی، بیکەنە حەلکردن و چارەسەرکردنی کێشەکانیان کە لە ناویدا خەڕ ئەبنەوە. ئەو کات بە دیوە ئیداریەکەشێوە ئەو هەموو زەختە لەسەر نییە بەوەی کەوا مزگەوتێکی گەورە ئەو هەموو مەساریف و ئەو هەموو خەڵکی تێدا دابمەزرێ، بەڵکو هەر ئافرەتەکانی گەڕک ئەتوانن مزگەوتەکە خایەن بکەنەوە و هەر یەکێک لەو چەند ماڵە ئەتوان ئیمامەتی بکەن، ئەتوانن بۆ خۆیان بانگدەن و هەر دیوە ئیقتصادی هەم دیوە کۆمەڵایەتەکە زۆرتر بەهێز ئەکا. بەڵام کاتێک کە مزگەوت بەڕاستی بەو شێوازە دوو دەرکەی لە بۆ دروست کرا، دوو دەرکەکە قەپات کرا، تەنها غەیری نوێژەکاندا کراوە، ئەو کات خەڵکیش بە شێوازی چ تەمەشای مزگەوت ئەکا، ئەڵێ پێویست نەبێ، ئەڵێ پێویستی بە چاکردنەوەی بە تێکدانە لۆی مەزموعەک شتی لێ مەنەعەکە، مەسئلەی منداڵ و مەسئلەی هاتنی ژن و ژنخوازی، مەسئلەی مارەکردن لە ناو مزگەوتدا، مەسئلەی بۆنەی حتا عەقیقا کە ئەکرێ هۆزەبانە لە بۆ منداڵ، پێویستە ئەو بۆنانەی کەبار قورسی لەسەر ماڵەکان دروست ئەکا و ماڵەکان تێیدا جێی نابیتەوە، ئەسڵ وایە بێتە ناو مزگەوت، لە ناو مزگەوت ئەنجام بدرێ. بۆی ئەگەر هەموو کۆرانێک مزگەوتێکی تێدا بیت بۆ ئەوەی خەڵک تێیدا کۆبیتەوە، ئەو کات پێم وایە زۆرێک لەو مەفهوم و چەمکانە ڕاست ئەبنەوە کە ئەتوان ئەو کاتی لە جیاتی ئەوەی کەسەکە منداڵی ئەو هەموو گەڕەکە کە 50 منداڵ ئەکا ئەو کاتی بێتە ناو یەک مزگەوت، ئەو کاتی لەوانەیە لەو کۆڵانەی کەوا هەیە 10 منداڵی تداوی 5 منداڵ باوکەکە بە دوای منداڵەکە ئەوی بۆی بیاتە مزگەوت. زۆر جار مامە حاجیەک حتا مامۆستایەکی ئاینی وەکو بەڕێزت گەنجێکی وەکو من بۆمان نییە بە ناوی خوا پێغەمبەرەوە بڕیار دەین، مەبەستمەوەیە واز لە مناڵێکی 5 ساڵانە بێنێت دەشتێک دێتە نێو حوشەی مزگەوتەکەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم عاقڵ و باڵغە و لەگەڵ ڕێز و حرمەتمان بۆ تۆ بینەر میز دەکەن، بەڵام سەحابە ڕێگی لاملیان هەڵە تۆقییان دەکەن ئەیانەیە بچن عەزیەتیبەن پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم چونکە خاوەنی پەیامەکەیە دەفەرمێت لێی گەڕێن لە ڕووی دەرونیەوە باش نییە ئەم مرۆڤە واز لە میزەکەی بێنێ، دوایش کە بە کابرا ناڵێ بڕۆ خۆت پاکیکەرەوە بە سەحابەکانەڵێ. کەواتە مەبەستمەوەیە زۆر جار خەڵکێک هەر خۆیەکا بە خاوەنی مزگەوت و پەیامەکە و لەوەچێ لە بری جەنابی شدیا لە بری قورئان و فەرمودەکانی پێغەمبەری خوا بڕیارەدا و گەنجێک لە مزگەوت دەتۆرێنێ. لێرە حقەتەن دەوری ئەو کەسەی کە ئیدارەی مزگەوت ئەکا ئەبی بەو دیوە ئیداریەوە زۆر ئاگاداربی. پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام کە لەو مزگەوتە هەم پێشنوێژی هەم خوتبەی ئەکرد پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام بۆ خۆشی کەسی یەکەم بوو لەو مزگەوتە جگە لە بەڕێوەبردنی لایەنە ئاینەکەی خەڵک و دینەکە لایەنە ئیداریەکەشی بەڕێوە ئەبرد. و ئێمە هەندێک نەسمان هەیە، هەندێک دەقمان هەیە، ئەگەر منداڵ نەبان لە ناو مزگەوتدا ئەو شتانە بە ئێمە نەئەگەیشت. یعنی ئێمە قەرزاری ئەوەین کە منداڵەکان بێنە مزگەوت لەبەرەوەی مەزموعەک حکمی شەرعیمان هەیە کە ئەگاتە ئێمە بەهۆی منداڵەوە پێمان گەیشتی، ئەگەر منداڵ نەبا و حکمە شەرعیانەمان پێ نەئەگەیشت.
لەوانە هەر کاتێک کە ئیمام یان ئەوەی کە نوێژ ئەکا لە نوێژ بووە سنەتە لە پاش سەلامدانەوە بەدەنجی بەرز الله ئەکبەر بکا و ئەستەغفر الله بکا. ئەومان لە چێ هینە؟ طبعا نەسە لە پێغەمبەری عەلەیهی سەڵات وسەلام هاتیە، بەڵام چۆن لە بۆمان هات عەبدوڵای کوڕی عەباس ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ لەگەر مەجموعەک منداڵی لەگەری لەبەر دەرگای مزگەوت گەمەیان ئەکرد، وەکو یەک برێن کۆمەڵێک منداڵ لەبەر دەرگای مزگەوت یاری تۆپانێ بکەن کە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام ئەیفەرموو ئەسسەلامو عەلەیکوم ئەسسەلامو عەلەیکوم ئەیگوت الله ئەکبەر الله ئەکبەر ئەستەغفر الله بەدەنجی بەرز. عەبدوڵڵا ئەو کە گەورە ئەبی لە بۆمان ئەجێریتەوە ئەڵێ وەڵڵاهی ئەمە ئەمانزانی کە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام لە نوێژەکەی خەلاص بووە بە دەنجی الله ئەکبەری. ئەگەر عەبدوڵای کوڕی عەباس لەبەر دەرگای مزگەوت دەرکرابان و ئێمە ئەو حکمان پێ نەئەگەیشت، کەچی بەس لە طەریقەی عەبدوڵای کوڕی عەباس ئەوە هاتیە نەهاتیە دیکە. ئەو کاتەی مرۆڤ لە ناو نوێژە کە منداڵێک یان شتێک ڕوو ئەدا چ مامەڵەی بەرامبەر بکە؟ پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام کە نوێژی ئەکرد سەفی پیاو ڕائەوەستا لە پاشان ئافرەتەکان لە دواوە ڕائەوەستان. پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام ئەفەرمێ نوێژەکانم کورت ئەکردەوە لەبەرەوەی گوێم لە گریانی منداڵەکە بوو لە دوای لەگەرداچیدا هاتبۆ مزگەوتێ ئەگریا بەواتای ئەوەی نابی منداڵێکی 5 ساڵانیش بوو بێ، ئەبی منداڵێکی وی شیرە خۆرش بوو بێ کە دایکێک هینایتە ناو مزگەوت بۆ ئەوەی نوێژی جەماعەت بکە، بەڵام منداڵەکە گریایە. پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام لەبەر خاتری گریانی ئەو منداڵە لە ناو مزگەوتدا واجهەی کە بەرامبەر ڕەب العالەمین سوبحانەه وتەعالە ڕاوەستایە نوێژەکەی کورت ئەکاتەوە قیڕەئەی قورئان کەم ئەخوێنێ. ئەگەر ئەو منداڵە شیرە خۆرە بەرەکەتدارە نەبووە ئەو کات لە ناو مزگەوتی ماوە حکممان پێ نەئەگەیشت لە ڕووی هینانەوە. بۆیە ئێمە عورف و عادەتمان هەیە لە هەموو شەریعەتی ئیسلام. عورف و عادەت ئەو کاتەی لەگەن نەستێک ناگیرێ وەرئەگیرێت، بەڵام هەموو کاتێک عورف و عادەت ئەگەر لەگەن نەستێک گیرە دەقەکە وەرئەگیرێ. ئێمە هەموو ئەو دەقانێک کە جەنابیشت ئاماژەی پێکرد کە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام لە مامەڵەکردنی لەگەر منداڵدا لە ناو مزگەوتدا لە مامەڵەکردنی لە دیوە ئیداریەکەیەوە کە کەسێک دێ بە هەڵە مامەڵە لەگەر ناو مزگەوت ئەکا کە لەگەری ئەکات ئەوانە عورف و عادەتەکەی مە پێچەوانەی ئەو نەسەیە. بۆی ئێمە بگەڕێنەوە سەر نەسەکە نەوە بڵێن ئەوە عورف و عادەتە و ئێمە خۆمان پێوە گرتیە. زۆر باش مامۆستا، زۆر جار خەڵکانێکگەن بەبێ ئەوەی هەست بە ڕۆڵ و کاریگەری مزگەوت لە ئاراستەکردنێکی ئیجابیانەی کۆمەڵگە لە کردنەوەی ئەو هەموو کێشە کۆمەڵایەتیانەی کە لەوە چێ مامۆستایەکی ئاینی هێندەی دادگایە بتوانێ خوێن ڕێژی و تەلاق و دوژمندارەتی لە کۆمەڵگای ئاشکاتەوە بە دوو فەرمودەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم و بە دوو قسەی حەکیمانە. زۆر جار بەڵام خەڵکانێکگەن دەڵێن مزگەوت بۆ کۆمەڵگە زیادەیە، مزگەوت هەبێ و نەبێ وەکو یەک وایە، پێویستە بۆ منە حکومەت ڕێ لە دروستکردنی مزگەوت و تەنانەت داخستنی مزگەوتەکانیش بکە. ئێستا نوێترین قسەیەکە لە تۆڕە کۆمەڵایەتەکانە ئەبینرێ قسەی خانمێکە کە دەڵێت پێویستە مزگەوتەکان دابخرێن و چیدی ڕێگە بەکردنەوەیان نەدرێ. ئەم قسە لەکوێوە سەرچاوی گرتووە؟ ئایا هەر بەڕاست بە ئەمە بپرسم مزگەوت زیادەیە بۆ کۆمەڵگە؟ حقیقة يعني قسەك هەیە عەرەب لە مێژە ئەیگوت كل إناء بالذي فيه ينضح. وەکو کوردەواری خۆشمان ئەڵێ گۆزە چی تێداوی ئەوەی لێ ئەڕژێ. ئێمە حقیقەتەن لە بینی دووشتیم. ئەویش ئەوەیە کاتێک کە مرۆڤ موسڵمانە و دیندارە و باوەڕدارە بەو پەیام و ڕیسالەی کە لەلایەن خوایە و سوبحانەه وتەعالە بۆ مرۆڤایەتی هاتیە، هەڵبەت ئەنجامی ئەدات و پەرستشەکان جێبەجێ ئەکا و ئەوەی خوای گەورە فەرمانی پێ ئەکا ئەنجامی ئەدا و ئەیکات. لە هەمان کاتدا شتێک پێچەوانەی ئەو پەیام و ڕیسالەبی نەباوڕی پێ هەیە نەقەنەعەتی پێ هەیە و ئەگە دەسەڵاتی شەوی لێ ناگەڕێ لە ناو ماڵی لە دەوروبەری ئەو شتە سەر هەڵبدات. ئێمە لە عەقیدە و لە بیر و باوەڕی خۆمان وا فکر ئەکەینەوە. بۆیە لە مقابلیشدا خەڵکانێک کە بە باوەڕی نیە بە پەیامەکە، باوەڕی نیە بە ڕیسالەکە، باوەڕی نیە بەو پەیام و ڕیسالەی کە دابەزێتە سەر پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام بۆ خۆی ممارەسەی ناکا، یعنی دژیەکە بەرامبەری ئەویش هەوڵ ئەدا بۆ ئەوەی ئەو پەیام و ڕیسالە دەنجی نەڕوا لە بۆ مرۆڤایەتی و قەتعی بکا و یعنی ڕیسالە کۆتایی پێبێت. کەواتە ئەوەی کەوە ئەو ئەیڵێت لە ناو ناخ و لە ناو دڵ و دەروونێکەوە ئەسی کە ئەسڵەن بێباوەڕە، باوەڕیشی نییە. یعنی ئەمن نایم خۆ مقارنەکەم بەرامبەر بە کەسێک کە بەو شێوازە مامەڵە ئەکات لەگەر بیر و باوەڕێک کە قەنەعەتی پێ هەیە. بەس ئێمە وەکو موسڵمان ئەو قسە لە سەرەتاوە تا کۆتایی هەم بە هەڵەیدا ئەنین و هەمیش پێمان ڕاز نییە. لەبەر چی؟ لەبەر ئەوەی مزگەوت ئەو ڕۆڵەی کەوا ئەیبینی لە ناو مجتەمەع و لە ناو کۆمەڵگەدا بابین بە تەجروبە ئەگەر مزگەوتەکان لە ناو ماڵەکاندا بێنە دەرێ و لە ناو گەڕەکاندا دابخرێن
بزانین مرۆڤایەتی چی بەسەردێ و مجتەمع و کۆمەلگا بەرەو چه ئاراستەیەک ئەڕوا کو ئەوروپامان لێ دێکە نەتیجەکە لەبەر ئەوەی تەجروبەمان نەکردی و نەماندیتێ بەڵام ئەکید زۆر خراپە ئەو کات کێشەکە لەوەیە مرۆڤ ناکرێ و کەسانی عاقڵمەند خۆیان بدەنە عقلی خۆیان و مجتەمع و داهاتووی کۆمەلگا بدەنە دەست کەسانێک کە تەنها ئێستا ئەبینی داهاتوو نابینی بۆی ئەو قسەیە لە سەرەتا و لە کۆتایەکەی هەڵێ وەکو نەتیجە شەڵەیە هیوادارین عقڵمەندان جێ لەو قسەی ڕانەگرن ئەگەر چی ملاحەزە وردەکە لێرەیە نازانم چەندی قبول ئەکرێ قبول ناکرێ ئەگوترێت ناگوترێت لەوانەیە ئەو قسەیەک بیت تازە بگوترێ ئەویش ئەوەیە لەناو مجتەمع و کۆمەلگای موسڵمانان چۆن دەسەڵاتەکان دەسەڵاتی داواکاری گشتی هەیە نازانم سەرۆکایەتی تێ دابەش کراون کەوانە مستەقیلن دەسەڵاتی دینیش هیچ کاتێک ناکرێ و نابی لەژێر دەسەڵاتی دیکەوە بیت ئەبی مستەقیل بیت ئەبی تەنها بیت ئەوەی کە لە زەعفی دینیەوە لە ئاینی و ڕوومان تێ ئەکا لەوەی کە ئێمە وەکو موسڵمان خاوەنی نوێژ و خاوەنی مزگەوت و خاوەنی مەدرسە و خاوەنی ئەنجامدانی دینداری بەو پێێنین کە شەریعەت ئەیەوێت لەبەر ئەوەی موئەسسەسەی دینیمان ئەگە دروست وەکو دین ناوی بنێم کە بەستم پێ دینی ئیسلامە مستەقیل و سربەخۆ بیت ئەتوانی کاریگەری زۆر زیاتر دروستکان نەوەک ئەوەتە لەژێر بەشێک لە موئەسسەکانی دیکە بیت ئەگەر لە ژێر موئەسساتی دیکە بیت ئەوان ئەتوانن بە کەیفی خۆیان تەسەڕوفی تێدا بکەن و مامەڵەکان بە نادروستی لەگەری بکەن بەڵام لەبەر ئەوەی موئەسسە و دەستگای ئێمە وەکو دەستگا ئیسلامیە گەورەکەمە بەستم ئەوەیە مستەقیل نییە کە حەق وایە مستەقیل بیت حەق وایە ئیدارەی مەساجد و ئیدارەی ئەو هەموو وەقفانەی کەوا ئەکرێت مستەقیل و سربەخۆبی هیچ کەسێک نەبی بەسەروی و دەسەڵات و تەحەکومی تێدا بکات ئەوەمانە سەح و مانە دروستەکەیە لە هەموو تاریخی ئیسلامی ژواها بووە ئەوە 100 ساڵە ئەو شێوازە نەمالەوەی کە موئەسسەسەی ئاینی مستەقیل و سربەخۆبی زاندیتیانە بڕچێفی یعنی موئەسسەیەکتر بۆ ئەوی تەحەکومی تێدا بکرێ ئەوجە داغ لەو داخە گەورەتر ئەوەیە ئەگەر بێت و ئەو موئەسسەسە دینیە کەسێک ئیدارەی بکە باوەڕی بە دینەکە نەبی یان بۆ خۆی شعائیرەکان جێبەجێنەکە ئەو کاتی خراپتری بە دووادات هەر لێرە ئەمە بکەم وەکو قسەیەک بیانوویەکەوە دەڵێن مزگەوت بەرهەمێنەری فکری تونند و توژی و تیرۆر و ئەوەیە مەبەستمەی ئایا مزگەوت ئەگەر واز لە کۆمەڵێ دیار حاڵەت بێنە کە لەوە چێ زۆر جاریش ستەم و نادادی خۆیان و ئەکا مرۆڤێ لەوە لە ناو ماڵەکەی خۆیان خۆیەکوژێ یەکێکی دیکەش لە شوێنی ترا بە شێوازێکی تە ممارەسەیەم خۆکوشتنەکە ئایا مزگەوت بە درێژایی مێژووی ئیسلامی یا تەنانەت لە 100 ساڵی ڕابردووە لێرە لە کوردستانە لە وڵاتی خۆمانە مزگەوت بەرهەمێنەری تیرۆر و تونند و تیژی بووە پێم وایە گەورەترین شاهد و گەورەترین واقع ئەوەیە هەتا ئێستاش لە پارچەکانی کوردستان کە ئێمە تێیدا ئەژین چ لەو هەولێرە و چ لە باقی شوێنەکانی دیکە شوێنمان هەیە قەزامان هەیە و ناحیەمان هەیە و گوندمان هەیە هەتاکو ئێستا لە سەردەمی پێش هاتنی پەیامی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام لەسەر ئاینی خۆیان بووینەوە هەتا ئەو دەقەش لەسەر ئاینی خۆیان ماینە بەبێ ئەوەی ڕۆژێک لە ڕۆژان هیچ موسڵمانێک بەهۆی قسەی هیچ عالم و زانایەکەوە هێرشی کردبیتە سەر ئەو ئاین و ئاینزاکانی دیکە کە لە ناو مجتەمع و کۆمەلگادا ئەژین ئەوە پێم وایە گەورەترین شاهێدە بەواتای ئەوەی هیچ کاتێک مزگەوت ممارەسەی ئیرهاب و ممارەسەی توندڕەوی و ممارەسەی ئەوەی نەکردیە کە غەیری خۆی ڕەش بکاتەوە ئەگە ویستە بای ئەوە بکە لە کاتە زەعیفیە نا کە ئێستا ئەمە لە کاتی زەعیف و لە کاتی دەست بەسەرین وەکو مسلمانانی عامی جیهان بەڵکو 100 ساڵ و 150 سال یاخود ئەو کاتەی کە لە سەردەمی ئیمامی عومەر کە فتوحاتی ئیسلامی هاتە عێراق ئەو کاتی کەنیسەکانی ئەڕوخاند و ئەو ماڵانەی کە غەیری ئاینی ئیسلام لەسەری بوون هەر هەمووی تەخت ئەکدیان ئەوەی لێ قبول ئەکردن ئەبا مسلمان بانیان ئەوە تا لە ناوی بردبان کەچی هەموو فتوحاتی ئیسلامی لێیان گەڕان کە لەسەر ئاینی خۆیانمانەوە و مارەسەی ئاینی خۆیان کرد و حتا کەنیسەکانیشان لە بۆ عیبادەتگایەکان وەکو خۆمایتەوە هەتاکو ئێستاش ئێمەی مسلمان لە حاڵەتی قووەتەوە ئەوەمان نەکرد هیچ کاتێک لە حاڵەتی زەعف و لاوازیدا
جورئەت ناکەین ئەوە بکەین و ئەو عهدەی کە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام لەگەر ئەهلی کتاب کردیتی لەو کاتەوە هەتا ئێستاەوە پێی مولتەزیمین و وەکو مسلمان و هەریشی ناوەشین و کەسی جورئەت ناکە هەری بوەشێنیتەوە تزای ئەوەی کە بین خراپتری بەدوادابین. بۆ پاڵپشتی قسەکانی جەنابت وەکوڵێ هاڵێ وە شەهیدە شایدم ئەوەی کە لە خۆیان شایدەکە وەرگرە دیدارم لەگەڵ یەکێک لە دەلیلی کاکەیەکانی هەڵەبجە کرد لە دەسەڵاتی بزوتنەوەی ئیسلامی ئەو سایە دەڵێ پەنجە بۆ یەک هاو ئاینمان نەبراوە پەرزگا و شوێنەکان ئەوکو خۆی ماوەتەوە بە هیچ شێوەیەک دژایەتی ئێمە نەکراوە مەبەستمەوەیە ئەو کاتەژەگە بزوتنەوە وەکو نمونەیەک لە ڕەوتی ئیسلامی دابنین دەسەڵاتیشی هەبوو لە ناوچەی هەورامان و شارە زور و هەڵەبجەیە و ئەم دژایەتیشی نەکردو زۆر باشە مامۆستا. ئەمە ئەم پرسیارەی پێشوو کە باسم لە بەرهەمێنەرێتی مزگەوت بۆ تیرۆر کرد لەوەوە بوو کە لەوە دەسەڵات ئەمە بیانوەکەی بێ بەڵام ویستم لەوە بپرسم کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم نوێژی خۆی کە لە لووتکەی خشوع و ملکەچیا بووە بۆ خوا و زۆر چێژیشی لە بینیوە کورت کردوتەوە لە بەرەوەی مناڵێ ئەگریە ئەی ئەمە چەند ساڵێکە قسە لەسەرەوە کرێت کە منارەی مزگەوتەکان بە تایبەت کۆمەڵێک خەڵکی دەنگناسازمان هەن کە بانگە فەرمونون مناڵانێکی زۆر لە بەرەبەیانە لە خەو هەڵەسێن و ئەیان گریانن پیری وامان هەیە لەوەچێ بە حەب ئەگیرسێتەوە لەوەی کە بخەوێ بەڵام بە بانگی کەسێکەوە ئەگونجێ پیرێکە بە دەنگێکی زۆر بەرز لە منارەی مزگەوتێکی بەرزەوە بانگە فەرمی لەوەچێت تا چێشتەنگا خەوی لێ ناکەوێتەوە. چەند ساڵێک قسە لەسەر منارەی مزگەوتەکانەکەی من وەکو خۆم بانگ بە دروشمێکی خوایی ئەزانم و لەوەچێ خەڵکیش تا ڕادەیە کێشەی نەبێ بەڵام وتاری هەینی مزگەوتەکان جاری وایە مامۆستای ئاینی لە چلەی هاوینە ئەو دراوسەی کە نایە بۆ مزگەوت 50 دقیقە قسە دەکا بۆ خەڵک 40 دقیقە قسەکە ئەمە لە شریعەتی ئیسلامە لەکوێ ڕێ بێتەوە لە کاتێکا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بە بیلال فەرمێ بە بانگەکەت هێور و ئارام مام کەرەوە بەزە گونجێ لە سلێمانی هەولێرە ئەم بیلال ئاسایانەمان نەبن. طبعا بەحقیقەت ئەوەی کە لەناو زمنی پرسیارەکان مەزموعە کشتی زۆری تێدا وروژێنرا یەک مەسەلەی مئذەنە مەسئلەی برین منارەکە ئەگوترێ طبعا مەسئلەی منارە لە بۆ مزگەوت واجب نییە بەڵام بوویتە بەشێک لە مەعالیمی ئیسلامی بەدەلیلی ئەوەی کە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام لە فەرمودەیە کە باسی دابەزینی عیسا ئەکا ئەفەرمێت لە مەئذەنەی دیمەشقدا ئەبەزی کەواتە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام باسی منارەی کردی وەکو شەرعیەت و هەبوونی ناڵێن واجبە بەڵام وەکو معلەمێکە ئەوە بەنسبەت خاڵی یەکەم وەکو منارە بەنسبەت خاڵی مەسئلەی بانک پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام ئەو کاتەی کە یەک لە هاوڵان خەونەکەی خەوەکەی بینی بە بانک پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام پێی فەرموو عەلِّمه بیلالا فەرمووی فێرە بیلالی بکە ئەو بانگە فإنه ئەندا منکە سەوتا ئەندا منکە سەوتە بە واتای ئەوەی هەمدەنجی ساغتر و خۆشترە نەدا دائیمەن بە گوڵی وترێک کە بەیانیان خوناو ئەکات چەند بە نەرمونیانی لەسەری بەڵێ ئەوە بفەرمێ ئەندا منکە سەوتا کەواتە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام لە خلالی ڕەچاوکردنی ئەو لایەنە ئیداریە بەگوێدانی بانک بەگوێی مسلمانانەوە خۆشترین دەنگ و ناسکترین و باشترین دەنجی هەر بژاردێ بۆ ئەوەی ئەو کەلیماتە شیرانە کە الله ئەکبەر الله ئەکبەر بەجێی مرۆڤایەتیدا بدات بۆیە ئەوە ئەکرێت لە دیوە ئیداریەکەیەوە تەنزیم بکرێت لە ناو مزگەوتەکاندا فعلەن ئەوەی دەنجی خۆش نەبی بانگ نەدرێ بانگ نەدات ئەوەی کە دەنجی خۆش نەبی بەڵکو ئەو خەڵکانە بانگ بدەن کە دەنجیان خۆش بی و بتوانن بەهۆی بانگەکەوە لە جیاتی ئەوەی کە خەڵکێک لە خەودا هەربستێنی وەکو لایلایی دایکێکی ئاسا کە ڕۆڵەکەی ئەنوێنی دەنجیش بەرز ئەکاتەوە بە ئەڵڵا ئەڵڵا و لایلایی لەبوو ئەکا بەڵام منداڵەکە خەوی لێ ئەکەوی خۆمە ئەکرێ ئەو بانگە بە بەو شێوازە مامەڵێ لەگەر بکرێ بەعکسەوە لە زیاتی ئەوەی پیرە پیاوێک کە لەسەر جێگایە کاتێک بە تۆبزی بە حەبێک ئەنوی حەقوایە کاتێک کە جێی لە بانجی ئەڵڵاه ئەکبەرێک بوو بە دەنجی وها خۆشەوە لە بانکە نەنوێنی بینوێنیت ئەبی دەنجە وەکو لایلایی دایکەکە ئاسا بە ئەڵڵایەکەی کە منداڵەکەی ئەنوێنی بۆ شێوازە کاریگەربی بۆیە ئەو تەقسیرە لە ئێمەیە کە ئێمە نەمانتوانیە ئەو خەڵکە بەو دیوە پێ بگەینین و مزگەوتەکان بەو شێوازە تەنزیم بکەین کە کەسێکی دەن خۆش بانگ بدا کە حەقە لەسەرمان وا بکەین ئەمینێتەوە بەنسبەت یعنی ئەو هەموو بانگە ئیمامی کەتانی ڕەحمەتی خوای لێبی لە کتێبێک بەناوی التەراتیب الئیداریە باسی ئەومان لۆکە لە ناو مدینەی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام جبگە لە مزگەوتی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام مزگەوتی دیکە هەبووە وچی گوتم ئەوەی کە تەنها نوێژی تێدا ئەنجام ئەدرا بە دەلیلی ئەوەی ئەصحاب هەبووە لە دوای پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام نوێژی کردە لە پاشان گەڕایەوە ئیمامەتی لە بۆ خەڵکەکەی خۆی کردیا بەڵام ئەو نەقل ئەکا ئەڵێ هەموو مەدینە تەنها بە بانجی مزگەوتی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام نوێژیان ئەکرد بە واتای ئەوەی یەک بانگ ئەدرا
یعنی ئەکری ئەو دیوە تەنزیم بکرێ زۆر ئاسایی لە بۆ ئێمە گەڕێکێکمان هەیە لە ناو هەولێری نوێ نزیکەی 7-8 مزگەوتی لێیە لە زیاتی ئەوەی بانگەکەی ئەو مزگەوتە ئیلا لۆ بگاتە مزگەوتەکەی ئەولاتر ئەو لۆ بگاتە ئیمن حەقوی ئیمن لە بۆ دەوروبەری خۆی ئەویش بۆ دەوروبەری خۆی بیان ئەوە تا ئەگەر چەند مزگەوتێک لێ نزیکن بە هەر سێ مزگەوت یەک بانجی تێدا بدرێ لە بۆ ئەو گەڕەکەی کەوا بزان کاتی نوێژە و دخولی نوێژ بووە ئەو سەوتە کۆمپیوتەریانەی دوای ئەچمەوە سەر درێژەی ئەم وەڵامی پرسیارەکە ئەوەی کە وەڵامەکەی جەنابێت لەوەی کە وتاری هەینیش ئایا چۆنچۆنی تەعاملی لەگەڵا بکرێت ئەم سەوتە کۆمپیوتەریە خۆشانەی کە ئێستا لە جیهانی ئیسلامیە هەن دەکرێت بە مۆبایلیان هەر ڕاستەخۆ ئەو سەعاتەی کە کاتژمێرەکەی لەسەر و کاتی بانگەکەی لەسرە ئەمە کافیە بۆ ئەوەی ئەگەر لە هەموو مزگەوتەکانی هەولێر و سلێمانیەوە ئەم دەنگە خۆشە لێ بدرێ ئەوە لێرە بەحقەتەن ئیشکالە شەرعیەکە دروست ئەکە ئەویش ئەوەیە بە ئەلکترۆنیکردنی بانک ئەوە لە ڕووی شەرعەوە ڕێگە پێنەدراوە هەر هەمووی بکرێتە ئەلکترۆنی لەبەر ئەوەی بانک ئەبی حەی بڕوات بەڵام ئەکرێ عیلاجی دیکەی ئەویش ئەوەیە ئەگەر بتواندرێ ئەوە بکرێەوە بڕوە ئەویش ئەوەی یەک بانک لە هەر 5 فەرزەدا بەدەنگێکی خۆش حەی بیت زیندی بیت ئەو بانگە کەسەکە بانگەکە بدە بانجی ئەوە نەقلکەم بەسەر هەموو مزگەوتەکانی دیکە ئەو کاتی ئاساییە ینی وەکو بەدیل ینی نەک لە هەموو مزگەوتێک سعاتێک تەوقیتێک هەبی ئەو تەوقیتە بانگ بدا لەبەر ئەو کاتی بانجی حەیەکە نامێنێت کە ئەوە لەگەر شەرع تێک ناکاتەوە بەڵام ئەکرێ کەسێک هەبی برێن لە بۆم لە کاتی نوێژی مەغریب کە دێت بانگ ئەدا لە جێی خۆی ئەو بانگە حەیە لە پاشان ئەو بانگەی ئەو نەقل ئەکرێ بەسەر برێن هەموو شار تەوزیع ئەکرێ ئەو کاتی حاڵەتەکە ئاساییە و دروستە چۆن ئەو بانگە لە سەماعەت تەوزیع ئەکرێ ئەو سەماعیان بکوڵێ بە قووەترە بە ئەلکترۆنیەکە لە هەموو هەولێر دەنگ ئەداتەوە لە زیاتی ئەوەی تەنها لێسەر بانی یەک مزگەوت بەڵام بەو مەرجەی کەسی یەکەم حەی بیت ئەو کاتی ئەکرێت و تەنزیمیش ئەگرێ ئەگەر خەڵکێکی خەمخۆر بتوانی ئەوە بکە ئەگەر خەمی لایەنە دینەکە بی پێم وایە زۆر شتی تەنزیم هەیە کە تەنزیم بکرێت ئەولاترە بە تەنزیمکردنەکەم من تەمان فرموودەی زۆرمان هەیە لەسەر فەزڵ و گەورەی بانگ بێش ینی لە قیامەتە ئەوەندە پێگە و حرمەتێکی هەیە من ئەگە بەراوردی بکەی لەوە لەگە قورآن خوێنەکە شتێکی ئەوتەی فەرق نەوێت هەستەکەم ئێمە ئەم چەند ساڵە ئەوەندەی باسمان لە فەزڵ و گەورەی قورآن خوێندن و هەر پیتێکی یەک بەدەیە لەوە ئەوەندە باسمان لە فەزڵ و گەورەی بانگ و دەنگخۆشیەکەشی نەکردێتەوە بۆیە نەمانتوانێت لە کوردستانە سەدان و هەزاران بانگبێژی دەنگخۆش پەروەردە بکەین و دروست بکەین ڕاست ئەوە کێشەیەکە وایە کارمان لەسەر بکردایە بە حقیقەت وە حتا لە مدینەی پێغەمبەری عەلەیهی سەڵات وسەلام بەخۆی ماناشی ئەوە نیە هەموو خەڵک بانگ بدا لە مدینەی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام بیلال بوو لەگەر عەبدوڵای کوڕی ئومی مەکتوم کە بەیانیان بانکانیان لێک جوایز بوو لە بۆی خەڵک ئاگادار بی کەسی دیکە بانجی نەدایە حتا ئێستا لە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام ڕیوایەت نەکرایە ئەگەر ڕیوایەتێکی حاڵەتێکە لە سەفەرێک نەبانجی نەدایە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام ئەوجا ئەڵێن لەبەر شؤونی بڵێن مەسئلەی ئیدارەکردنی دەوڵەت و مەسئلەی نوێژ و مەسئلەی ئیمامەتی و مەسئلەی کۆمەڵێک ئەو بابەتانەیە بەڵام پێم وایە ئەگەر جێی هەموو ئەو شتانە بیت و جێی بانگدانێکی ئەوە کە پێغەمبەر بیدا عەلەیهی سەڵات وەسەلام بەڵام مەبەستەکە لێرە مەرج نییە هەموو خەڵکە بیتە بانگ بێش بەڵام مەرجە ئەوەی کە بانگ ئەدات دەنگێکی خۆش و ناوازە و باشی هەبیت کاتێک کە سەدای ئەڵڵاهو ئەکبەر جێی مرۆڤایەتیدا ئەدات زۆر باش مامۆستا بچینەوە سەر وەڵامەکەی پێشتری جەنابێت مەسەلەی وتاری هەینی وەختی خۆی یەکێ لە دراوسیانی مزگەوت عەرزەیەکی لێرە کڕیوە لەوە نەیزانی بە ئێرە بێ بە مزگەوت بەڵام ئێستا گونجێ ئەو ئەهلی دین و نوێژکردن و جمع و جەماعەتیش نەبێ بەڵام لەگەڵ ئەوەشان مامۆستا ئاینیەکە لەوە 40 دقە درێژە بە وتارەکەیەدا وتارەکەشی لەوە جۆرێ بێت لە ئیهانەکردن و سوکایەتیکردن بەو دراوسەیە کە ئەگونجەیە بۆونە لە ئاینێکی تر بێ یان نوێژ نەکەر بێ و مەشروب خۆر بێ مامۆستا ئاینیش لێرەوە شەو و ڕۆژ قسەی پێڵێ ئیهانەیەکە ئەمە گوناهی ئەم مرۆڤە چی ئایا وتار دروستە لە منارەی مزگەوت و لە مکەبەرەکانەوە بڕوە بە دروستی بڵێن بە پێچەوان و ئەگەروەری بگرێن ئەوە نییە مانیعەک هەبی لە هەبوونی مانیعەک شەرعیمان هەبی دەنگەکەنێ بەڵام لە هەر هەموو تاریخی ئیسلامی لە سەردەمی پێغەمبەری شەو عەلەیهی سەڵات وەسەلام هەتا ئەو کاتەی کە ئەو ئەلکترۆنێتە سەوت پێیا بوو بە ئەندازەی ئەو خەڵکەی کە دائەنیشت سەوتەکە نەقل ئەکرا لە بۆ نمونە کە کەسی یەکەم قسەی ئەکرد ئەگەر سەوتەکەی گەیشت بە ئەوەندە خەڵکە هەتا مەدای چەند سەوتی ئەڕۆی لەوێن دەرێ کەسێکی کە سەوتەکەی وی نەقل ئەکرد لە بۆ دوای خۆی بەواتای ئەوەی پێویستە ئەو سەوتە بگاتە ئەو خەڵکەی کە دانیشتیە ئەوێ جێی لێ بگری بەڵام لەوانەیە پێویست نەبی وەکو خوتاری هەینی بڕوە لە بۆ خەڵکانێک لە دەرێ کە ناوێ جێی لێ بگری
بۆیە ئێستا یعنی چارەسەری ئەو حاڵەتە زۆر ئاسایی ئەویش ئەوەی ئێمە جیازی داخلیمان هەیە لە ناو مزگەوتەکاندا ئەکرێ ئەو شوێنانەی کە نوێژ خوێنەکان تێدادا ئەنیژن ناو حەڕەمی مزگەوتە لە ناو حوشەی مزگەوتە لە ناو غورفەکانە ئەو سەماع داخلیان لە هەر هەمووی تەوزیع بکرێ و هیچیش نەواجبە گونەحباریش نابی لە مقابلدا ئەگە سەوتەکە لە سەماعی مکەبیڕەی سەود نەڕوات وی وتارەکە لە بۆ چێدە لە بۆ ئەو خەڵکی کە لە ناو مزگەوت هاتێ جێڕا بگری سەوتەکەش ئەگاتەوی کەواتە کافیە کەواتە ئەگەر مامۆستا هەست بکات لە دەوروبەری مزگەوت یعنی حاڵەتێکی وا ڕوو ئەدەیان ببیتە ئەغلەبیەت حاڵەتەکە ئاساییە بەوەی کە وتاری هەینی لە سەماعی دەرەوە نەڕوە وتاری پاش عەسرانی ڕەمەزانان نەڕوە تەنها بوونی بانگەکەیە کە ئەوەیان پێویستە وەکو بانگ وەکو شاعیرەیەک بمینێتەوە ئەگەنا باقیەوی دیکە کافیە سەود لە بۆ ئەو بڕوا کە جێڕا ئەگریت. مامۆستا زۆرمان باز لە پێگە و ڕۆڵ و ئەرکی مزگەوت کرد بۆ کۆمەڵگە با ئێستا ئەرکی جەماوەر و خەڵک و موسڵمان چیە بەرامبەر بە مزگەوت مەبەستمەوەیە مزگەوت دڵنیاین کەوا هەموو ئەو ڕووداوە کۆمەڵایەتیانەی کە خەڵک یا خۆی ئەکوژە یا خەڵک لەسەر فولایتێک و بۆ 240,000 کارمەندێکی بەنزینخانە خەڵکی ترەکوژێ پەروەردەکرای مزگەوت نییە ئەوەی کە دێتە مزگەوت خەڵکێکی نەرمونیان خەڵکێکی سابر و خۆڕاگر دایک و باوکی وا هەیە پاز ئەگرێ بۆ مناڵەکەی بۆی بچێ بۆ خولی کۆمپیوتەر و خولی زمانی ئینگلیزی و خولی فێربوونی زۆر شتی دیکە بەڵام مزگەوتەکە لە پەنایەتی بۆ ئەوەی مناڵێکی نەرمونیان مناڵێکەوە دەستی نەچێتە خوێنی خۆی و خەڵکی تریشەوە نانێرێ بۆ مزگەوت بۆ فێری ئاداب و پەروەردەیەکی ڕەسەنی ئیسلامی و قورئان و فەرمودەکانی پێغەمبەری خوابێ ئەرکی خەڵک چییە مەبەستمەوەیە زۆر جار قورئان هەر ئاەتێکی تایە فەرمێ خوای گەورە تا پێغەمبەرێکی نەنادبێ بۆ قەومێ عەزابیشیان نادا مەبەستمەوەیە سبەی دوو سبەی دایک و باوک نابێ گلەی ئەوە بکەم بڵێ وەڵای خوایە نە بنکەیەکی قورئان خوێندن هەبوو نە مزگەوتێ نزیکمان بوو تا مناڵەکەمان فێریەوە بێ و نەبێتە پیاوکوش. طبعا بهالي أزانم حقا أو يعني بيامة أو رسالة لخودي بيوندي پروردو مزگوتو و دایک و باوک باس کرد و بەتایبەتیش ئەوەی کە دایک و باوک ئامادەیە کۆمەڵێک مەساریفی ساڵانە لە منداڵەکەی بکە کە هەڵبەت لۆمە ناکرێت لەسەوەی کە لێی ئەکات بەڵام لە مقابلدا ئەویش ئەوەیە کە پەیامەکە قورئان سێ ئەسڵمان لە بۆ باس ئەکات لە ئەسڵی پەروەردەکردن یەک کە لوقمانی حەکیم پەروەردەی ڕۆڵەکەی ئەکا لە ئەسڵی یەکەم پێی ئەڵێ یا بونەیە لا تشرك بالله إن الشرك لظلم عظيم هەڵبەت بە دیوی هاوبەشدانان بەواتای ئەوەی اعبدوا الله کە خوای گەورە پەرستی لە پاشان مانایەکی فێر ئەکا لە ڕووی ناسینی خواوە سبحانه وتعالى پێی ئەڵێ یا بونەیە إنها إن تك مثقال حبة من خردل فتكن في صخرة أو في السماوات أو في الأرض يأتي بها الله بواتای ئەوەی لە هەموو کاروباری ژیانت ئاگادار بەخوای گەورە ئاگادارت ئەبی بۆ ئەوەی ئەو کەسە ئەو منداڵە ئەو ڕۆڵەیە کە گەورە ئەبی خیانەت نەکا ئەوە مانای یەکەم و ئەسڵی یەکەم کە لەگەر خوا لەگە ذاتی الله سبحانه وتعالى ئاشنایی لەگەر دروست ئەکا لایەنی دووەم پێی ئەڵێ یا بونەیە ئەقیمی الصلاة وأمر بالمعروف وانهى عن المنكر کە لایەنی عیبادەت و پەرستشە وەگەیاندنی ئەو پەرستشە نەک لە بۆ خۆی لە بۆ غەیری خۆشی لایەنی سێیەم ئەو لایەنە ئەخلاق و ڕەوشتیەیە ولا تصعر خدك للناس ولا تمشي في الأرض مرحا بەکەشخەیی و بەخۆ بە گەورەزانین مەڕۆ و دەنگت بەرز مەکەوە بەسەر خەڵکدا ئەو لایەنە ئەخلاقیەیە کە هەڵبەت سێ ئەسڵی زۆر گرنگە عیبادەت عەفو ئیمان عیبادەت ئەخلاق کە هەر کاتێک لە بوونی هەر مرۆڤێک بەشێکیان هاتە دەر لەوانەیە ئەو مرۆڤە لاڕێ دەرچی لە مجتەمع بێت دەر مجتەمعێکی ناساغ دەرئەچی بۆیە ئەوەی کەوا گرنگە ئەویش ئەوەیە کاتێک کە مێژوو ئەخوێنینەوە دروستبوونی هەموو پیاوە گەورەکان چه هەبووە مؤدیبمان هەبووە مؤدیب بەواتای کەسێک هەبووە خۆی تەرخان کردێ لە بۆ ئەوەی پەروەردەکردنی ڕۆڵەی موسڵمانان بکە موسڵمانانیش لە مقابل هەوڵیاندایە منداڵەکانی خۆیان لەلای ئەو مؤدیبە دابنێن بەڵام تەنها چاویان لەوە نەبووە لە هەموو ژیاندا مەسرفی لێ بکەن تەنها لەوە مەسرفی لێ نەکەن ئەو مؤدیبەیان ڕاگرتیە ژیانیان وا لێ کردێ کە بتوانی بژیێت شتێکیان لە مقابل پێدا ئەویش هەستایە بەوەی کە خۆی تەفەڕوقی دە بۆ ئەوەی ڕۆڵەی خەڵک پەروەردە بکە کە بەداخەوە ئێستا ئەوە لە ناو مجتەمع و لە ناو کۆمەلگای ئێمەی موسڵمانان ئەگەر نەڵێم لە ناو ئێمە هیچ لە ناو هەموو عالەمی ئیسلامی خەریکە نەمایە ئەویش ئەوەیە یعنی ئەگەر بکرێ عائیلەیەک چەند عائیلەیە کە ئیتفاق ئەکات دە عائیلەیە دەکات دە منداڵ
ئەو هەموو خەری شەریعەمان هەیە، ئەو هەموو خەڵکە دیندار و شارەزایەمان هەیە، هەمووی دانیشتە نازانی چێوە بڕوە. بەڵام ئەگەر ئەوانە ئیتیفاق بکەن خۆمانگانە ئەگەر ڕۆژەی 1000 ئەکا 30,000 بە دەکەس لە دەکەس بیدەنە یەکەس ئەتوانی ڕۆژانە 2 سعات 3 سعات خۆی لە بۆ منداڵەکانیان تەفەڕوغ بکە بۆ ئەوی پەروەردەیان بکە، چ لە مزگەوت بی چ لە غەیری مزگەوت بی، کەوە ئەو پەیامە حەقەتەن لە ناو مزگەوت و لە ڕێی بەرنامەکەیەوە ئەیدەم بە دایک و باوکان و ئەیدەم بەو مجتەمەع و کۆمەڵگایە بۆ ئەوەی بگەڕێنەوە سەر ئەو حەددا. محەممەدی فاتح کە قوستەنتینیە فتح ئەکا لەبەر دەستی عالمێکی کورد پەروەردە ئەبی کە ئیمامی گۆرانیە کە خاوەنی تەفسیری ئەسەبع المەثانیە، خاوەنی ڕاڤەکاری صەحیح بوخاریە بە ناوی ئەلکەوثەر ڕوجاری کە کوردیش بووە گۆرانی شارە زووری. بەڵێ لە مەکەدا ئەنیش دەوڵەتی عوسمانی بە خصوصی لە هەموو عالمی ئیسلامی گوتی کەسێکم لە بۆ بکەن بۆ ئەوی بیدەمە دەستی پەروەردەی بکە، ئەویان هینە. ئەو پەروەردەکاری محەممەدی فاتح بوو کە پەروەردەی کرد و ئەو لێ دەرچوو کە پێغەمبەرە فەرمێ لەتفتەحەنە القوستەنتینیە فلەنیعم الأمیر أميرها ولنعم الجيش ذلك الجيش، کە لەبەردەستی عالمێکی کورد پەروەردە کرا کە مؤدب و عالم و زانا بوو. چەندەها عالمی کوردمان هەیە کە خەڵک ئامادە نییە ڕۆڵەکەی بداتە بەردەستی بۆ ئەوی پەروەردەی بکات لەسەر ئەو هەموو لایەنە جوانانەی کەوا هەیە. بۆیە مزگەوت خەڵک ئەرچی سەرشانێتی بەرامبەر بە مزگەوت. قورئانە فەرمێ ئینەما یعمر مساجد الله من آمن بالله واليوم الآخر. تعمیر بەس تەنها بنیادنان نییە، خوای گەورە ئەجر و پاداشی ئەو خەڵکە بداتەوە کە خەڵک کە مزگەوت بە مادە بنیات ئەندرێ، بەڵام ئەو ئەرچی سەرشانی خۆی کرد و ئەرچی سەرشانی خۆی جێبەجێ کرد لە بنیادنانی مزگەوت. بەڵام ئەو کات دەوری خەڵک و دەوری دراوسێکانی مزگەوت دەست پێ ئەکا بۆ ئەوی بتوانن بەڕووی عیبادات، بەڕووی پەروەردە، بەڕووی علم، بەڕووی عیبادەت ئەنجامدان و نوێژی جەماعەت و هینانی مناسەبات و بۆنەکانی لە ناو مزگەوتدا مزگەوت جارێککە ئاودان بکەنەوە. ئێستا زۆر جار وایە لەو وەزعانەی ئەخیری کۆمەڵێک ئەو حاڵەتە نەخۆشە بەسەر خەڵک داهات کە مرۆڤ دێتە ناو مزگەوت بە تەنهایە لە بانگدان و لە نوێشکردنی بەداخەوە، بەڵام کاتێک کە ئەبیتەوە ئەو خەڵکە دێک حەقوایە بەڕووی عیبادەت، بەڕووی مناسەباتەکانی هەموو مناسەباتەکانی کە ئەکرێوە مامۆستایانی مزگەوت کە وە هەستیش ناکەم هیچ کاتێک کەم تەرخەم بکەن دەرگای مزگەوتەکان ئەکەنەوە بەسەر خەڵک بۆ ئەوی مناسەبەکانیان جگەل لە نوێژش بینە ناو مزگەوت. بێ بەرامبەریش مامۆستا دەرز و قورئان و فەرمودەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بە مناڵی گەڕە گەڵێن لە کاتێکا مناڵی گەڕێک لەوە چێ $50 $100 بۆ مانگێدا تا خولێکی کۆمپیوتەر، خولێکی مۆسیقا، خولێکی زمانی ئینگلیزی فێرە بێ. ئەکید وها لێیە ئەوجە لە قاعی مناسەباتیش بگرە، خۆ هەر کەسێک کاتێک کە وەکو ئەڵێن شەکرا و خواردنەوەیە لە منداڵەکانی خۆی ئەگە قاعەیەک بگری چەندی ئەڕوات. خۆگەر بینیتە ناو مزگەوت، لە ناو مزگەوت هیچیشی ناڕوا بەڵکو تووشی فەزل و گەورەی و ڕەحمەتیش ئەبی لە مقابلدا. بۆیە ئەرچی سەرشانی خەڵکە لە بەرامبەر مزگەوت بەڕووی عیبادەت ئاودانی بکاتەوە، بەڕووی مناسەباتەکان بۆ ئەوی ڕۆڵەکانیشان لەسەر پەروەردە بکات، زیندی بکات و بهینیتەوە ناو مزگەوت. منداڵەکانیان هان بدا لە بۆی هەم عیبادەتەکانیان لە ناو مزگەوت ئەنجام بدەن و هەم بتوانن لایەنە شەرعیەکان لە ڕووی دەرس، لە ڕووی قورئانەوە، لە ڕووی فێرکردنی ئاداب و ڕەوشتەکانەوە هانیان بدەن لە مزگەوت فێر بن و هەروەها ئەرچی سەرشانی دەوروبەری مزگەوت و دراوسێکانی مزگەوتە بەدیوە مادیەکەشەوە کاتێک کە مزگەوت نەقوسانیەشی ئەبی ئەو نەقوسانیە بە هەر هەمویان پڕی بکەنەوە. ئەوانە ئەرچی سەرشانیان بەرامبەر بە مزگەوت بیکەن و هەمووشی ئەجری لای خوای گەورە سبحانه وتعالى وەری ئەگریتەوە. زۆر باش مامۆستا شەوێک لە مەولودنامەیەکی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بەڕێزێک قسەی کردوتی ژمارەی کافتریاکانی یەکێ لە پارێزگاکانی کوردستانم ژماردووە زۆر زیاتر بووە لە ژمارەی مزگەوتەکان. لە کاتێکە شەو نییە کەوا ئاسایش و پۆلیس کێشە و شەڕ و شەڕەچەقۆی کافتریاکان چارەسەر نەکەن یا بۆ منە خەڵک نەگرن لەسەر ئەوە کە هەم مادە لە دەزەدەن هەم لەگەڵ ڕێزمان لەوە چێ ئەخلاقیش لە دەست بن، خەڵک مدمینە بێ مەمادە هۆشبەرەکانی ترەوە. مەبەستمەوەی ئەرکی دەسەڵات چیە بەرامبەر بە مزگەوت کە لەوە چێ ئاسایش یان پۆلیس هیچ شێ هەڵی نەکوتا بێت سەر مزگەوتێک کە شەڕە و شەڕەچەقۆ و پیاوکوژی و زۆر شتی تریتیا ڕووی نەداوە بە بێگومانیش. ئەوەی کە ئەڵین ئەوەیە هەموو مزگەوتەکان کە بدیانران لە بۆ گەیاندنی پەیام و ڕیسالەی خوا سبحانه وتعالى. پەیام و ڕیسالەی خوش مرۆڤایەتی فێرە مرۆڤ دۆستایەتی ئەکات، فێرە ژینگە دۆستایەتیان ئەکا، فێرە دۆستایەتی خوان ئەکا سبحانه وتعالى. ئەگەر خۆ لە دیوەکەیەوە ئەگە بڵێ قازانجیشان لێ نەکەن خۆ تووشی زەرەر نابن لە بەرامبەریان. بۆیە ئەوەیە کە ئەوەندەی ئەکرێت دەرگای مزگەوتەکاندا
بە منەظەمی و بەڕێک و پێچەوە لەژێر ئیدارەیەکی دروست و ڕەوانەوە ئەو کەسەی کە سیقەت پێدایە لە مزگەوت ئیمام و خەتیبە کە ئیدارەی مزگەوت ئەکا لە ڕووی دینەوە سیقەی کاملیشی پێبدا لەوەی کە بتوانی دەرس و دیراسە و پەروەردەکردنی ڕۆڵەکان لە ئەستۆ بگریت و پێم وایە لە مقابلدا هیچ کەسێک کە لە ناو مزگەوتدا و خزمەتی مزگەوت ئەکا کەم تەرخەمی ناکە بەڵام کەم تەرخەمیەکە لەوەیە کە کۆمەڵێک ڕێکاری زۆر توندی ئەوێ کە نەتیجەکە پێشت نادا کە پێی ئەگوترێ ئیجازە لە بۆ ئەوەی کە بتوانی ئەتوو ئەوەی کە ئەرچی دەرشانتە جێبەجێ بکەی بەرامبەر بەو مجتەمەع و کۆمەلگایی کە تێیدا ئەژێی بە حقیقەت تەنها ئەنجامدانی نوێژ و تەنها ئەنجامدانی خوتبەی جومعە کە هەڵبەت ئەوانە زۆر شت چارەسەر ئەکەن بەڵام هەموو شتەکان چارەسەر ناکەن پێم وایە لە غەیری ئەو کاتانەشەوە واڵاکردنی دەرگای مزگەوتەکان و ڕێخۆشکردن بەڵام بە شێوازێکی منەظەم و ڕێک و پێک و دروستەوە پێم وایە زۆر کێشەکە لە ناو مجتەمەعدا کە پێی وەماندین لە ڕووی مادەی هۆشبەرەوە لە ڕووی لایەنی ئەخلاقی و ڕەوشتەوە لە ڕووی لایەنی ئەوەی کە گەنجەکان هەتاکو و نیوەی شەو لەسەر ڕەسیفەکان دێن و ئەڕۆن و موبایلێکیان لە بەردەستە بە شوێنێکدا ئەگەڕێن یاخود بەوەی کە گەنجێکی جوانی ڕێک ئەبینی لە بندیوارێک کە تێ بەیانی ئەوینی مردێ لەوانەیە کە تەمەشا ئەەکەی مادەیەکی هۆشبەری لە خۆیدایە بۆ ئەوەی دەست هەر بگرین لە هەموو ئەوانە و هەموو ئەوانەمان لە یەقەبیتەوە بە تەنها واڵاکردن و ڕێخۆشکردنێکی منەظەمانە لە بۆ لایەنی پەروەردەیی پێم وایە زۆر شت چارەسەر ئەکا ئەوەی کە بە زەبر و زەنگ چارەسەر ئەکرێ ئێستا ئەتوانین لە ڕێی مزگەوتەوە بە نەرمونیانی و بە ڕووی پەروەردەیەوە دروستی بکەینەوە ڕێکی بخەین بەڕێز جەنابی مامۆستا مەلا ڕزگار بێراوەی زۆر زۆر سپاسی بەڕێستانەکەم خی گەورە پاداشتی بەخێر داتەوە زۆر زۆر بەخێر بێن خوا زاتان داتەوە بەڵێ بینەرانی عزیز و خۆشەویست بەم شێوەیە کۆتاییمان بە ئەڵقەیەم جارەمان هێنا کە قسەکردن بوو لەسەر ڕۆڵ و فەزڵ و گەورەیی و پێگەی مزگەوت لە کۆمەڵگەدا و ئەرکی دەسەڵات و جەماوەریش بەرامبەر بە مزگەوت کە یەکێکە لە ماڵەکانی خی گەورەوە بە پێی فەرمودەی پێغەمبەری خوش صلی الله علیه وسلم کە دەفەرمێ پێش تایبەتمەندی بە من دراون کە بە هیچ یەکێ لە پێغەمبەرانی بەر لە پێش من نەدراون ئەوەی ژەوەیە کە هەموو سەرزەیم بۆتە مزگەوت کەواتە مزگەوت پێگە و حرمەتێکی زۆری لە نێو پەیامی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هەبووە بەم شێوە هاتمە کۆتایی ئەڵقەیەم جاری بەرنامەکەم تا بە یەگەشتنەوەی یەکتر بەخوای گەورە مێرەبانتان ئەسپێرم خواتان لەگەڵ